واشنتن فشارەکانی لەسەر عێراق توندتر دەکات و مالیکیش ئاڵای سپی هەڵدەکات. قەندیل چرای سەوزی بۆ ئەنقەرە هەڵکرد و پرۆسەی ئاشتی دەچێتە قۆناغێکی نوێ. کشانەوەی سوپای ئەمریکا لە ڕۆژاوا خێراتر دەکرێت. داوا دەکرێت واشنتن دەستبەرداری کورد نەبێت. ئەمریکا فشارەکان لەسەر عێراق توندتر دەکات و تەنها گۆڕینی مالیکی ناگرێتەوە. فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق ئاشکرای کردووە کە ئەمریکا زنجیرەیەک داواکاری توندی ئاراستەی بەغدا کردووە. مەرجەکان تەنها پەیوەستنین بە گۆڕینی نووری مالیکی، بەڵکو چاکسازی ڕێژەی لە بانکی ناوەندی و تێکەڵکردنی هێزەکانی حەشدی شەعبی لەناو سوپا و چەکداماڵینی تەواوی گروپە چەکدارەکانیش دەگرێتەوە. بەپێی لێکدانەوەکان ئەم فشارانە ئاماژەن بۆ قۆناغێکی نوێ کە تیایدا ئەمریکا دەیەوێت کۆنتڕۆڵی دارایی و سەربازی عێراق توندتر بکات و سنوورێک بۆ هەژموونی ئێران و میلیشیاکان لە ناو دامەزراوەکانی دەوڵەتدا دابنێت. با گوێرەی زانیاریەکان واشنتن لە ڕێگەی نامەیەکی فەرمیەوە داوای کردبوو لە ماوەی 48 کاتژمێردا کشاندنەوەی نووری مالیکی بۆ پۆستی سەرۆک وەزیران یەکلا بکرێتەوە کە دواتر لەسەر داوای لایەنەکان 5 ڕۆژی دیکە درێژ کراوێ و ئەمڕۆ کۆتایی دێت. هاوکات بەپێی میدیای عێراقیش وەک هەنگاوی یەکەم مالیکی ڕازی بووە لە خۆ کاندیدکردن بکشێتەوە و تەنها ڕاگەیاندنی ماوە. دوایەوەی دوێنێ کۆمیسیۆنی ئاشتی و کۆمەڵگای دیموکرات لە پەرلەمانی تورکیا دوایین راپۆرتی خۆی دەربارەی هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی پەسەند کرد و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کرد. ئەمڕۆ لە پەیامێکدا کە ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە قەندیل پێشوازی لەو هەنگاوانە کردووە و بە سەرەتایەکی گرنگی دانەوە بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی لە تورکیا و چەکدانانی پەکەکە و کۆتایی هێنان بە شەڕ. بەپێی بڕیارەکە سیاسەتی دانانی قەیوم کۆتایی دێت و گەریلا شتێکەڵی پرۆسەی سیاسی دەکرێن و چەندین بڕیاری دیکەش دەردەچێت بۆ ئازادکردنی دەستگیراوانی سیاسی و ئەگەرچی ئازادکردنی ئۆجەلان و دەمیرتاش و زیندانیەکانی دیکەی سیاسی لە راپۆرتەکەدا ناتووە، بەڵام وردەکاری ناو راپۆرتەکە ئاماژەی بەوەی تێدایە کە لە قۆناغی دواتر ئەو باسانەش بەپێی یاسا ڕێک دەخرێن و ئازاد دەکرێن. بەپێی هەواڵی میدیاکانی ئەمریکا واشنتن بەنیازە لە ماوەی 2 مانگی داهاتوودا سەرنجام هێزەکانی لە سووریا بکشێنێتەوە کە لە ئێستادا ژمارەیان 1000 سەربازە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنەڵی ئەمریکی هەواڵەکەی پشتڕاست کردوتەوە دەڵێ واشنتن کۆتایی بەبوونی خۆی لە سووریا دەهێنێت. دیمەشقیش بەڵێنی داوا هەسەدا لەگەڵ دەوڵەتەکەدا تێکەڵ ببن. هاوکات مارلین ستوزمان کۆنگرێزمانی ئەمریکا داوای کردووە هێزی ئەمریکا لە سووریا زیاد بکرێت لە بری ئەوەی بکشێنەوە. وتیشی تاکوور توانای ئەوەی هەبێت خۆی لە سووریایەکی فیدراڵی و یەکگرت و بەڕێوە ببات و مەترسی لەسەر نەمێنێت. پێویستە پشتیوانی بکەین و لەگەڵیان بمێنینەوە.